بەڵێ سلااوان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن. ئێمە ئەمڕۆ لە هۆتێل ڕامادەین کە لێرە باجی خۆشحاڵیەوە بە چاودێری بەڕێز قوبات تاڵبانی لێرە مەراسیمی یاخودیادی دامەزراندنی هشتا ساڵی کتێبخانەی گشتی سلێمانی دەکرێتەوە. بێگومان میوانانێکی زۆر لێرە ئامادەن تاوی کارمەندانی کتێبخانەی گشتی سلێمانی و تەواوی ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران لێرە لەم یادە مەزنەیە لەم یادە شکۆیە بەشدارن ئەم یادە بەرزا ئەگرن. ئەمەوێت کورتەیەک لەسەر کتێبخانەی گشتی سلێمانی بە تەواوی بینەرانی خۆشەویست و بە ئێوەش ببەخشم. بێگومان لە 12/1944 کتێبخانەی گشتی سلێمانی لەسەر دەستی پیرەمێردی شاعیر ئەم کتێبخانەی گشتی سلێمانی با بڵێن کراوەتەوە. دوجار لە گەڕەکی سابوونکەران کتێبخانەی گشتی گوازراوەتەوە، پاشان چۆتە گەڕەکی شێخان و دوجاریش لە شەقامی پیرەمێرد نزیک نەخۆشخانەی گشتی لەوێش با بڵێن جێگەیەکی تایبەت بە کتێبخانەی گشتی سلێمانی کراوەتەوە. پاشانیش لە ساڵی 1956 کتێبخانەی گشتی سلێمانی نزیک با بڵێن مزگەوتی گەورە لەوێ جێگەیەکی تایبەتی بۆ کراوەتەوە و دوجاریش لە ساڵی 1965 ئەم جێگایی کە لە ئێستا لە شەقامی سالم بۆی هەڵبژێردراوە بۆتە کتێبخانەی گشتی سلێمانی و دوجاریش بەردەوام نۆژەن کراوەتەوە بەرفراوانی بەخۆی و بینیوە لەبەرەوەی چەندین بەشی تازەی تێدا کراوەتەوە و چەندین کارمەندی دڵسۆز لە کتێبخانەی گشتی سلێمانی خەمخۆرانە کار ئەکەن بۆ ئەوەی خزمەتێکی باش بگەێنن با کتێبخانەی گشتی سلێمانی. ئەمێ ئاماژە بۆ بکەم لەم مەراسیمەی ئەمڕۆیە چەندین وتاری تایبەت لەلایەن بەڕێوەبەری گشتی کتێبخانەی گشتی سلێمانی و کە دوجاریش میوانە لەلام و دۆکومنتاریەکی زۆر زۆر تایبەت لەسەر مێژووی پرشنگداری کتێبخانەی گشتی سلێمانی دەخرێتە ڕوو لەگەڵ چەندین هونەرمەند و ژەنینی چەندین پارچە میوزیک کە ڕنگدانەوەیکی زۆر باشی هەیە لە تەواوی مەراسیمەکەی ئەمڕۆیە تایبەت بە یادی هەشتا ساڵی دامەزراندنی کتێبخانەی گشتی سلێمانی. یەکێکی تریش لەو لایەنە گرنگانەی کە لەم یادە مەزنەیە دەخرێتە ڕوو خەڵاتی ڕێزلێنانە بە تەواوی ئەو بەڕێوەبەرە تایبەتانەی کە لە سەرەتای دامەزراندنی کتێبخانەی گشتی سلێمانی و تاوەکو ئێستا خزمەتێکی زۆر زۆر باشیان گەیاندووە بە کتێبخانەی گشتی سلێمانی و لە ئێستاشا بەڕێوەبەری گشتی کتێبخانەی گشتی سلێمانی زۆر بەڕێز کاک ئالان ڕەئوف لەلام میوانە بێت هەندێک پرسیاری لەگەڵ ئەەکەین بابزانین کێن ئەو کەسانی کە لەم ڕۆیە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرێت و لە مەراسیمە شایستەیە ئامادەن. کاک ئالان زۆر بەخێربێت سلااوت لێبێت. یادی هەشتا ساڵی دامەزراندنی کتێبخانەی گشتی سلێمانی لە ئێوە تاوی کارمەندە دڵسۆزەکانی کتێبخانەی گشتی سلێمانی و لە تەواوی خوێنەران و ڕۆشنبیرانیش ئەەکەین. زۆر سپاس پیرۆزبایی بۆ هەموو خەڵکی شاری سلێمانی بۆ ڕۆشنبیران بۆ نووسەران کە ئەمڕۆ یادی یەکێک لە دامەزراوە گرنگەکانی پایتەختی ڕۆشنبیری ئەکەینەوە کە ئەویش یادی هەشتا هەمین ساڵی دامەزانی کتێبخانەی گشتی سلێمانیە. کاگالان دەستپێک باسم کرد کتێبخانەی گشتی سلێمانی سەرەتا لەسەر دەستی شاعیری گەورە شاعیری مەزن بێگومان پیرەمێردی شاعیر بووە. بۆمان باسکەین لە سەرەتای دروستبوونیە تاوەکو ئێستا تا چەندە بەڕێوەبەرە دڵسۆزەکان توانیویانە خزمەتێکی باش بەم شوێنە بگەێنن بەم ناوەندە ڕۆشنبیریە بگەێنن کە ئەویش کتێبخانەی گشتی سلێمانی. بە درێژایی ئەو هەشتا ساڵە چەندین بەڕێز وەک بەڕێوەبەر کە ژماریان 12 بۆ 13 کەسە بە قۆناغ بەڕێوەبەر و سەرپەرشتیاری ئەم کتێبخانەیە بوون. ئێمە سوپاس و دەستخۆشی لە هەموو ئەوە ڕێزاناگەن کە لە ڕابردووە توانیوانە خزمەت بەپێی ئەو توانا و ئەوڵی خۆیان لەو سەردەما توانیوانە خزمەتێکی باش بە کتێبخانەی گشتی سلێمانی بکەن. سڵاو و ڕێزە نەریم و ڕۆحی پاچی ئەوانی کە کۆچیان کردووە و دەستخۆشی لە فەرمانبەرە دێرینەکان و ئێستای کتێبخانەی گشتی سلێمانیەکەن کە هەموو ئەم پێشکەوتنانە بە هەوڵ و ومەتی بەشێکی زۆری فەرمانبەرەکان بووە جگەل و پاڵپشتە گەورەی کە لە دەرەوەی کتێبخانە لەلایەن کەسە سیاسیەکان و لەلایەن سەرمایەدارە خاوەن وجدانەکان لەلایەن خەڵکانی دڵسۆزی شاری سلێمانیەوە کە هاوکاری پشتیوانی کراون وادارین ئەم بۆنێ بێت ئەوەی کە زیاتر هەان دەربێ کە دەستی ئاوەدانی و خزمەتکردن بۆ کتێبخانەی گشتی سلێمانی زیاتر بێت. هیواین پێش ئەوەی باسی مەراسیمەکە بکەین کاگالان پێمان بڵێ کتێبخانەی گشتی سلێمانی بۆ پێی کە ساڵ بە ساڵ گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە بەشەکانی کتێبخانە چەند بەشمان هەیە و تا ئێستا چەند بەشی نوێی بۆ زیاد بووە و بە زمانەکانیش تا چەندە ڕنگدانەوەیکی باشی لە کتێبخانەی گشتی سلێمانیە دروست کردن. بەشەکانی کتێبخانە زۆر ڕەنگە نتوانین لەم
بکات لە ئەسامی باسکە بەڵام ئەو بەشە گەنگەکان ئەمە بەشی کوردی و عەرەبی و هۆڵی ئینتەرنێت و بەشی مناڵان و هۆڵی فارسی و بەشی ئەرشیف و بەشی زمانە بیانەکان و بەشی تۆمار و هەموو ئەم بەشانە هەمووی پێکەوە کتێبخانەی گشتی سلێمانی پێگەێنن هۆڵی تازە ئەمە لە 2016 هۆڵێکی یەک دوو بەشمان لە سلێم کردەوەیەکی لەوانە هۆڵی مامۆستا ئیبراهیم محمەد بوو بۆ زمانە بیانەکان زایدەن هۆڵی سینەما بوو لە بەشی مناڵان ئەمە و بەشانن کە ماوەی ئەو چەند ساڵە دروستکراوە بەگشتی مەراسیمەکەی ئەمڕۆ چی لە خۆ ئەگرێ بێگومان لەسەر بە چاودێری بەڕێز قوبات ساڵەبانی ئەم مەراسیمە تایبەتە ئەم مەراسیمە شایستەی ڕێکخراوە پێمان بڵێ ناوڕووکی مەراسیمەکە چی لە خۆگرن مەراسیمەکە زیاتر پیرۆزکردنی ئەو ڕۆژەیە و بیرهێنانەوەی خەڵکی شاری سلێمانیەکە ئەمڕۆ یاد هێشتا ساڵی یەکێک لە کۆنترین و دەوڵەمەندترین کتێبخانەکانی کوردستان و عێراق کە کتێبخانەی گشتی سلێمانی ئەکەینەوە واروها لە مەناسیمە ڕێز و خەڵات سواس و پێزانی پێشکەش بە بەڕێبەرەکانی پێشووی ئەم کتێبخانەیەکەین کە خزمەتیان کردووە لەگەڵ کۆمەڵێک چالاشی مۆزیک و گۆرانی هیوادارین جێگەی ڕەزامەندی ئەمەدەبانە دوا پەیامی بەڕێستا زۆر سپاس بۆ کەناڵی کوردسات کە لە هەموو بۆنە تایبەتی گشتەکانی کتێبخانەی گشتیە بەسەرمانەکاتەوە سپاس بۆ بەڕێزیشان دەستخۆش کاگالان سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاگ ئالان ڕەئوف کە بەڕێزیان بەڕێوبەری گشتی کتێبخانەی گشتی سلێمانی لەم بەشی پرۆگرام لەگەڵمان بوو جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لەو میوانانەی کە ئەویش ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە پێشخستنی تەواوی کتێبخانەی گشتی سلێمانیە و بەردەوام لە کار و چالاکیەکانە ڕۆڵ و پێگەیەکی زۆر دیاری هەیە ئەوانیش زۆر بەڕێز خاتو جوان شێخ لەتیف جێگری بەڕێوەبەری گشتی کتێبخانەی گشتی سلێمانی خاتو جوان ئەگەر بێتە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لێ بێتۆم کاتت باش بێت سەرەتا پیرۆزبایی ئەم یادە مەزنەتان لێ یەکەم لە بەڕێستان لە خۆمان لە تای ڕۆشنبیران و ئەدیبان سپاس دەکەم پیرۆز بێت لە هەموو خوێنەران لە هەموو ئەدیبان لە هەموو کتێبخانەی گشتیە کتێبخانەی تەنهای مۆزەفەکان و هی خۆمان نییە بەڕاستی بە موشی هەموو میلەتی کوردی زانین بە تایبەتی سلێمانی کە شاری ڕۆشنبیری و شاری داهێنانە خاتو جوان بۆمان باسکەی مێژووی کتێبخانەی گشتی سلێمانی لە سەرەتای دروستبوونی یاخود لە سەرەتای دامەزراندنیەوە تاوەکو ئەم قۆناغی ئێستا چەندین وەچەرخانی گرنگی تێپەڕاندووە بەرفراونێکی باشی بەخۆی و بینیوە لە ڕووی زیادکردنی بەشەکانەوە لە ڕووی ئەوەی کە چەندین کارمەندی دڵسۆز لەم کتێبخانەیە کاریان کردووە لەسەر مێژووەکەی ئەتانەوێت پەیامێک بخەنە ڕوو بۆ دروستبوونی کتێبخانەی گشتی سلێمانی تاوەکو ئەم قۆناغی ئێستا ئێمە پەیامی ئێمە ئەوەیە بە بەردەوامی خزمەت بکرێت دەستی ئەوانە خۆش بێکە لە ڕابردووە بەڕێوەبەری کتێبخانەکەم چ بە وەکالەت بێت چ بە چەند مانگێک بێت چ بە چ ساڵێ بێت کە خزمەتێکی باشیان کردووە لە کتێبخانە و جێ دەستیان دیارە بەڕاستی جێی سوپاسە بۆ نمونە کاگ ئالان کە بڵین چۆنەڵی لە ئێستایەک بەڕێوەبەرە جێدەستی دیارە سوپاسیەکەین بەڵام من وەکو بیرهێنانەوەیەک پێم وتم با سوپاسێکیش بۆ تۆ بکەین لەبەرەوەی تۆ زۆر هیلاگووی بەڕاستی بڵین قبوڵی نەکەوتی من جارێ بەڕێوەبەرم لێرە خۆت نەبووم بەڕابردوو بەڕاستی ئێمە زۆ سوپاسیانەکەین ئەوانەی کە جێدەستیان دیار بۆ خزمەتی کتێبخانەیان کردووە لەبەرەوەی کتێبخانەوەکو وتم هەم پیرەمەردی شاعریش ئەوەی گوتووە کە ئەڵێ کتێبخانە لە قوتابخانەی بڵین چەندی قاتی باشترە کتێبخانی خوێندن لە خوێندنەوە باشترە هەنی کۆمەڵی شتی باشی هەیە پیرەمێر کە وتوێتی بۆ ئێمە ماوەتەوە ئێمەش لەسەر ئەو ڕێچکێ لەسەر ئەو ڕێچکە پیرۆزە ماوینەتەوە کە بەردەوام خزمەتی ڕۆشنبیری و ئەدەب و ئەو نووسینانە بکەین کە لە لای ئێمە پارێزراوە ئەو کتێبانەی کە چەندین ساڵی بەسەرا تێپەڕی و دواتر لە کتێبخانە پارێزراون بەڕاستی ئێمە جێی دەستخۆشە بۆ ئەو نووسەرانەی کە ماون و لە ژیانە ماون یاخود ئەوانەی کە نەماون لەبەرەوەی کتێبخانەیان بۆ ئێمە دەوڵەمەند کردووە جوانە خان لە سەرەتای دروستبوونی کتێبخانەی گشتی سلێمانیەوە پێشتر کە خۆشم خوێندنەوەم لەسەر کردو پێم خۆشە لە زاری بەڕێستانەوە زیاتر ئاماژە بۆ بکەن ئەو کەسە دیارانی یاخود ئەو کەسایەتی دیاریانەی کە لە بواری ڕۆشنبیریە لە بواری ئەدەبیاتە کاریان کردو یاخود بەڕێوەبەری گشتی کتێبخانەی گشتی سلێمانی بوون وەچەرخانێک یاخود مێژوویەکی پرشنگداریان لەم ناوەندە کتێبخانەیە بەجێ هێشتە پێم خۆشە کورتێک لە ناوڕۆکی ئەو کەسانە یاخود لە مێژووی ئەو کەسایەتیانە باس بکەی کە هەمیشە باس ئەکرێن ڕاستەکەی وەکو باسم کە چواردە کەسی ناودار کەسی ڕێکوپێ کەسی ڕۆشنبیر و زۆریان لەوانە نووسەر بوون خۆیان
لە ناو ڕۆشنبیرەکانە بڵێن کاریان کردووە کە بوون بە بەڕێوەبەر توانیویانە کتێبخانە تا ئەم سەردەمە بهێنن بەڵام لە ئێستا بڵم چواردە ناوەکەم هەمووی لە بەرەننا بەڵام لە کتێبەکە لە کارنامەکەی خۆمانە ناویان هاتووە کە کەسی زۆر زۆر بڵین ڕۆشنبیر بوون توانیویانە کتێبخانە بە جوانی تا ئەم سەردەمە بێنن بتوانن ئەو کتێبانی کە هاتوودە کتێبخانەوە هەر لەو سەردەمی 1944 پێش ئەوەش پیرەمێردی شاعیر توانیوێتی ئەو کتێبانی کە لە سلێمانیە کۆ ئەکرێنەوە لەلایەن نووسەر و خۆتە زانی مێژووی سلێمانی بۆ چەندین زاران ساڵە گەڕێتەوە ینی وەکو ئێستا بڵین ئەم ژێکی کۆنی هەیە کتێب هەر هەبووە بەڵام زۆرینەی کەوتۆتە ئەوقاف و زۆرینەی بڵین دەستنووسەکان کەوتۆتە ئەوقاف ئێمە دەستنووسمان کەمە دەستنووسمان بە چەند عەدەدێکەیە بەڵام وەکو کتێبی زۆر باشمانەیە تقریبا ڕێژەکەی گاتە 209,000 کە کتێبی باشمان هەیە لە هەموو زمانەکان ئەوەش ئەگەڕێتەوە بۆ سەردەمێکی خۆی کە پیرەمێردی شاعیر پێشەوەی کتێبخانەش دابەنزرێنە بۆیە زیاتر ئەوە لە دڵ و دەرونیا هەڵقوڵاوە کە بتوانێت کتێبخانەیەک بەم کتێبخانەی ئێستا دروست بکات بۆ ئەوەی ئەو کتێبانە لە فەوتان بڵین بپارێزێت بەڵێ پێشتریش کتێب هەبوو ینی بەس بەڵام لە چەند ژوورێکە لە چەند شوێنێکە باراستویانە دوایی ئەوە بە مشتیا هاتووە کە بتوانێت لە کاربەدەستان و ئەو کەسانی کە لەو کاتە کاربەدەست بوون و دەسەڵاتیان بەدەست بووە بتوانێت داواکاریان لێ بکات کە کتێبخانەیەکی بۆ بەرهەم بێنن بۆ ئەوەی کە هەم ئێستا تا ئێستاش کە سلێمانی هە لە زووە بە شاری ڕۆشنبیری و بەداهێنان نووسین یعنی زیاد لە هەموو شارەکانی تر کە لە کوردستانە هەیە سلێمانی تاکە شار بووە کە توانیوێتی چەندین ئەدەب و نەکە خەڵکی هەر سلێمانیتیان نیە چەندین ئەدەبی لە خۆی کۆکرێتەوە کە هیچ شارۆشکەکانی شارەکانی ترە بەڵام خۆشبەختانە هاتوونەتە سلێمانی توانیانە ئەو داهێنانە لە سلێمانیا بکەن کتێبی زۆر باشیان هەبێت ئێمە چۆن کتێبانە وەکو خۆی پاراستومانە کە کتێبمان هەیە چاپەکەی گەڕێتەوە بۆ سەدەیەک. بێگومان هەمیشە کتێبخانەی گشتی سلێمانی زۆر بە جوانی بۆ لایەنە ڕۆشنبیریەی کە پەروەردەیەکی جوانی کەسەکانی کردووە هەروەکو خۆی ئەمێنێتەوە و بەجێ خۆشحاڵیشەوە لە ئێستاە کارمەندانی دڵسۆز لە کتێبخانەی گشتی سلێمانیە کارەکەن دو پرسیاری خۆم ئەەکەم جوانە خان ئەوەی کە هەیە سەرتا کتێبخانەی گشتی سلێمانی سەر بە پەروەردە بۆ دوجار گواستراوەتەوە بۆ چ بەشێکی تر کە خزمەت بگەێنێت لە تەواوی کوردستانە. ڕاستە پێشتر کە کتێبخانە کراوەتەوە سەر بە پەروەردە بووە دواتر گواستراوەتەوە سەر ئیداری خۆجیایی بەڵێ ئەو کاتەوا بووە کە بەڕێوەبەرەکانیشی بۆ دادراوە سەر بۆ شوێنانە بوون لەسەر دەستی شاعیری گەورە شێرکۆبێکەس کە هەوڵ و هیمەتێکی باشی کردووە بۆ ئەوەی کە بێتە سەر ڕۆشنبیری بەڵێ لەو کاتەوە تر لە نەوەتەکانەوە 96 پێم وا بێت هاتۆ دەسەر ڕۆشنبیری زۆر سپاس دەکەم زۆر سپاسیەوە بەڕێز زۆر سپاس. زۆر سپاس بۆ خاتوو جوان شێخ لەتیف کە بەڕێزیان جێگیری بەڕێوەبەری گشتی کتێبخانەی گشتی سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانی پێم خۆشە دوامیوانم وەرگرم لە بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کا کاروان جەلالمان لەگەڵابێت کا بەڕێزیان لێ پرسراوی کتێبخانەی گشتی بەرزنجە بانگشتی لای خۆم یەکەم کا کاروان ئەگەر جەنابەت ئەرکێشی سپاس بۆ ئامادەبوونت سڵاو دەبێت و ئەم کاتت باش بێت زۆر سپاس هەربا لەوە دەست پێ بکەین بەڕێستان لەم مەراسیمە تایبەتی یادی 80 ساڵەی کتێبخانەی گشتی سلێمانی ئەتانەوێت پێیامێ بخەنەڕۆ. بەڕاستی کتێبخانەی گشتی سلێمانی یەکێکە لە سمبولەکانی سلێمانی وەکو ڕەمزێکی لێ هاتووە چکە ئەوە تەمەنێکە 80 ساڵە کتێبخانە هەیە و بووە بە بانکێکی معلوماتە بۆ هەموو کەسێ یعنی لە هەموو بابەتێک تۆ بتەوێت یا دەستەکەوێت بەڵێ دوای ئەوە یعنی هەمومان یادگاریمان هەیە لەگەڵیا لە گەنجیمانە کە شوێنێک نەبووە ئەو کاتە شاروا پێشکەوتو نەبوو شوێنێکی گەورە و فراوان نەبووە بۆ سەعیکردن هەمومان یادگاریەکی زۆرمان هەیە لەگەڵا بەڕاستی لای ئێمە زۆر پیرۆزە و زۆریش بەرز ڕایەگرین یادەکەی. چ پامێکت هەیە بۆ تەواوی خوێنەرانی کتێب بۆ تەواوی ڕۆشنبیران بۆ نەوەی ئێستا کە زیاتر گرنگی بن بە خوێندنەوەی کتێب ئەو کاتانی کە کاتیان بەتاڵەیە خود ئەیانەوێت خۆیان سەرقاڵ بکەن بە کارێکەوە ڕەنگە خوێندنەوەی کتێب پڕکردنەوەیکی تەواوی ئەو کاتە بێت بۆیان بۆ ئەوەی بانقێکی باش لە خوێندنەوەی کتێبە زیاتر بەدەست بێنن. وڵی وەکو ئێستا بەداخەوە خوێنەکەم بۆتەوە بە حکمی ئەم ئامێری زیرەک و ئامێرە تازەکانەوە بەڵام من بە گەنجەکانەڵم با تاقیکەنەوە خوێندنەوەی سەر پەڕا سەر وەرەقە تامێکی خۆی هەیە چێژێکی خۆی هەیە
یعنی بە هیچ بەنیسبەت منەوە زۆریش لە ئێمە قەت هیچ ئامێری مۆبایل و ئەوانە جێ کتێب ناگرێتەوە تۆ لە سەیریکە لە وڵاتانی دەرەوە پشکەوتۆکان پیاوێکە چێ مەسەلەن هەمومان دیوانە ئەچێ بۆ سەفەر لە قتارێکە دەسەکا بە جانتاکەیە کتێبێک دەرێنێ ناچێ بە مۆبایلەوە یا بە ئایپادەوە خۆی خەریکە بەڵێ دوای ئەوە هەم کاریگەری بۆ سەرمێشک و ئەوانە زیاتر نووسینی سەر وەرەقە سەر کاغەز زۆر سەلامەترە وەک لە مۆبایل و ئامێرەکانی تر زۆر پامی بەڕێستان بۆ ئێمە بۆ بینەرانی کورسات زۆر سپاسی هەمووتانەکەین بە خێراتنی کەناڵە جوانەکەی کورساتەکەین و لێرەشەوە سپاسی بەڕێز جێگری سەرۆکی حکومەت کاکە قوبا دەکەین کە توانی ئەمساڵ زۆر لە بەشەکانمان بۆ نۆژەن کاتەوە ئینشەڵڵا هەر بەردەوام بێ لە یارمەتیانی ئەو شوێنانی کە شوێنێکی معریفی و کتێب و کتێبخانە زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کاک کاروان جەلال کابڕێزیان لێ پرسراوی کتێبخانەی گشتی بەرزنجە سپاس بۆ هەر سێ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام بێگومان یادی 80 ساڵەی دامەزراندنی کتێبخانەی گشتی سلێمانی دووبارە لە تەواوی کارمەندانی کتێبخانەی گشتی سلێمانی تەواوی ئەو کەسانی کە خزمەتێکی بەرچاوەکەن با کتێبخانەی گشتی سلێمانی لە تەواوی ئەدیبان و ڕۆشنبیران پیرۆز بێت لە تەواوی خوێنەرانی کتێبیش پیرۆز بێت پاشکەمێکی تر دەستپێکی مەراسیمی یادی 80 ساڵەی دامەزراندنی کتێبخانەی گشتی سلێمانی بە چاودێری بەڕێز بات تاڵبانی تەواوی مەراسیمەکە بەڕێوە دەچێت کە بێگومان چەندین بابەتی گرنگ و باش لە تەواوی مەراسیمەکە ڕەنگی داوەتەوە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەلای هاوکارانم فەرموو زۆر سپاس بۆ تەرزە و هاوکارانمان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نابوون لە یادی 80 ساڵەی دامەزراندنی کتێبخانەی گشتی سلێمانی دەسەکانی خۆش بێت